زۆر ساردا بەتانەمان هەیە هەر بە خۆت دادا خەوت لێ دەکەیت. کەمترین 3 مسقال بوو، زۆرترینیشی تاوەکو 15 مسقال بوو. پیاوەکە ژنی دووەمی هینایە هەستی بە شتێکی کردیە ئەلێ بکانە ڕاست ڕۆیشتیە هەراتیە ها کچی پلچی چی خاری چی مامی تەداخلی کردووە شەکەیان هەر ئەو کاتی جار هەبووە لێیان تێکدایە باوەڕم پێ بکە. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش. بەرزبوونەوە و نزمبوونەوەی زێر کاریگەری ڕاستەوخۆ دەکاتە سەر هاوڵاتیان بە تایبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هەر کاتێک کە نرخی زێر بەرز بووەوە ئەوە پرۆسەی هاوسەرگیری بۆ گەنجان کێشەی تێدەکەوێت. لەسەر ئەو بابەتە دەچمە لای بەڕێز کاک فایق کە یەکێکە لە زێڕەنگرە دیارەکانی شاری هەولێر و ناو بازاری کڕین و فرۆشتنی زێر لە هەولێر. کاک فایق سڵاو لێبێ سپاس بۆ ئەو دەرفەتە لەو سەرماوسۆڵەی کە هەیە و نرخی زێڕش زۆر بەرز بۆتەوە. ئەو کەسانی کە سینگڵن حەلیان چییە چارەسەریان چییە؟ زۆر ساردا بەتانەمان هەیە هەر بە خۆت دادا خەوت لێ دەکەیتن. ینی بەدەمای بەتانی بە بڵێ بەڵێ جارێ بڵێ زێر چی بەسەر بێ؟ زێر لە داهاتوودا بەرزترین ئاستی بەخۆ دەبینێت پەیوانەی تۆمار دەکاتن لە 2026 وەکو بە پێشبینی خۆت تاوەکو چەند دەڕوات نرخەکەی؟ تاوەکو ملیۆنێکمان هەیە تاوەکو ملیۆن نا سابت نییە لە زێردا نییە لە هەم کازاکان زیاتر تێدەپەڕێ ئەو کاتی قسەی لەستە دەکەین بابگەینە 2026 مانجی 1 و 2 3 ئەو کاتی نرخەکان شۆکێنەر دەبێت. بەڵێ 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 ئەو کەسانی کە ڕۆژانە سەردانی جەنابەت دەکەن لەو ماوەی کە زێر نرخی پەیوانەی تۆمار کردووە زۆرترین مسقال زێر کرابێ چەندە و کەمترینی چەند بووە؟ ئەگەر بەراوردەچی بکەین لەگەڵ جاران زۆر فەرقیە لەگەڵ ئەو ساڵەکە بەڵێ چەند ڕۆژێک پێشێستا کەمترین 3 مسقال بووە 3 مسقال زۆرترینیشی تاوەکو 15 مسقال بووە. هەبووە بە ئەڵلقەیەک هیتمان زۆرمان هەیە بەڵێ بەڵێ بە هەڵلقەیەکی شووی کردووە تەنها دەڵێتنە من کوڕەکەم دەوێت تەنها دەرێتنە من هاوسەرەکەم دەوێت دە ژیرانەکەم دەوێتن دەمەوێت ژیانێکی خۆش دەست پێ بکەم ژیانێکی نوێ زانیت لەو ماوەیەدا هیچ پیاوێک هەبووە کە زێر زۆر گران بێت وەکو ئێستا کە نرخی پەیوانەی تۆمار کردووە ژنی دۆمسیان بهێنێت؟ بەڵێ هەمان بووە هەر لە 2025 تقریبان چەند مانگێک پێشێستاکە هاتێرکانە ژنی دووەمی هیناوە بەس لە ڕاستیدا ژنی کەمیشی قیچەک بەنادڵی پێی ناخۆش بووە دەڵێن کە زێر بۆ ژنی کەمیش دەوی دروستکە هەمان بۆ لێرکانە هەر واقعیان ژنی یەکەمی هینایە لەگەری ئی دووەمی چی هەرگرتیا مەسەلەن 10 مسقالی هەگرتیا ئەویش 10 مسقالی هەگرتیا گوتێویش دەبی 10 مسقالی هەگری معنای دڵی هەردووچیانی ڕاگرتووە ئەوەشمان هەبووە هەشمان بۆ مەسەلەن پیاوەکە ژنی دووەمی هینایە هەستی بە شتێکی کردیە ئەلێ بکانە ڕاست ڕۆیشتیە هەراتیە ڕوودان بۆ بگیرەوە کە ئەوەی کردیە هاتی هێرکانە گوتیتی زێر لە بۆ ئەو دەژیرانم دەکەم ئەوەش دەبتە هاوسەری دووەممان کە ئەوەی زانی هەرا شۆک بووە لێرە تووڕە بووە چویتە دەرێ ئەو جە هەتا هینایتمانەوە بەو چە حاڵی وەرە بەس دانیشە بەس دوو قسەی بکە قسەکان لێ وەردەگیرێتن شتێکە تازە هاتیە ئەوشمان هەبووە یعنی لێرە سپرایزی بۆ دروست بڵێ سپرایزی زۆر دروست کردیە کەچی ناخۆشی کەتەوە کە تۆ بڵێ قسەی خێر بەس بڵێ قسەی خێر هەتا پێشمان بکرێ دەیکەین لە بۆ گەنجەکانیش نەک لە بۆ لۆکتان ئەوەیان ئەوەیان پێ دەڵێم ئەوەی هاتە ئێستاکە داوای ڕێژەیەکی زۆرت دەکرد ئێستاکە گەنجی ئێستا ناتوانانی بستەنا ئەو پرۆسێت کە بە حکمیەوەی زێرگرانە ئەو ڕێژەیەت کەم بکەوە کە دەتگوت بڵێ ئەوەی کە دەتگوت 50 مسقال و 6 مسقال ئەگەر لە بۆم نەکرێتن ئامادە نیمە
پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەم سەردەما گوزەشت. ئەو سەردەما گوزەشت ڕۆیشت ڕێژەکەت کەمکەوە بۆ ئەوەی گەنجەکانیش بێنە داوای بەڕێستان هیوادارم لێمان تێبگەن ئەگەر داوای سیت دەکرد ئێستا بڵێ 15 ئەوەی 15شی داوا دەکرد برێتدا هەشت قسانت عادس ناون وڵی ئەمە قسەی واقعیان دەکەین لە کۆمەڵگای ئێمە ئەمە دەمانوێت چ کۆر چکێت ژیانێکی خۆش دەست پێ بکەن مەبەستمان ژیانی خۆشە مەبەستمان ئەوە نییە کە ژیانیان تێک دەین و تەداخلی وەش دەکەین کە هەموو جارێ باسیش دەکەین قسەی خێر دەکەین نە قسەی شار ئەمە لێکانە زۆر جار ئەگەر هەش کەس دێتن لەگەل بووک و زاوەی دەرێم وەرە دڵی ئەو هەش کەسەی ڕازیکە یەک دەرێ ئەوە یەک دەرێ ئەوە هەر یەکە و نەخش و هەر یەکە و بەڵێ بەڵێ جار هەبووە بووکە کە ئەو هەڕاوەستایە ئەوە بۆچی منوت و ئەوە ڕاوەستایە چت پێگوتبیانی دەگوتنا چی دابنێ چه هەرگری دەڵێتن بەسەر چا وە بەس یەکێک تەداخولی کردیە ئەها کچی پلچی کچی خاری کچی مامی تەداخولی کردووە ئیشەکەیان هەر ئەو کاتی جار هەبووە لێیان تێکدایە باوەڕم پێ بکە ئەجا پێم خۆشە لە ڕێی ئەو مایکە جوانەی ئێوەشەوە ئەوەش باز بکەین تەداخولی کچ کۆر بە باشە بکەن نەک بە خراپە ژیانیان خۆشکەن نەک ژیانیان تاڵکەن لە خزمەتی پارچە زێڕم دەیتێ بۆ ئەوەی بە خەڵکیش بڵێن کە نرخەکە چی بەسەر دێت لە 2026 بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەم زێڕەی کە بەدەستی منەوە دەیبینن ئەم زێڕە کاریگەری ڕاستەوخۆ کاریگەری دەکاتە سەر گەنجان ئەوەی کە نەتوانن پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن پێشتر داوای مسخاڵێکی زۆر دەکرا 50 ئەمەش زۆر و بەڵام نرخی مسخاڵێک زێر هەرزان بوو بەڵام ئێستا نرخی زێر نرخی پەیوانەی تۆمار کردووە وەکو کاکفایق باسی کرد ئێستا لە نێوان یەک ئەڵقا تاوەکو 15 مسخاڵ تاوەکو 20 مسخاڵ ئەنجام دەدرێت بۆیە داوا لە گەنجان و بە کوڕ و کوچەوە دەکات کە هاوکاری یەکتر بکەن بۆ ئەوی بتوانن پرۆسی هاوسەرگیری بەرداوام بکەن و پەیامێکیشی بۆ خاتونان هەبوو کە چاوتان لە گەنجان بێ بۆ ئەوەی بتوانن هاوسەرگیریتان لەگەڵ بکەن چونکە ئەگەر داوای زێڕی زۆر بکەی ئەمە کێشە بۆ گەنجان دروست دەبێت.